بەڵێ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی دەستگای میدیایی ستاندەر. ئەستا من لە شەقامی 600 متریمە لە شاری هەولێر ئەمبەری من بازاری لەنگەی کۆنە ئەو بازاڕی کە ماوەیەک بەر لە ئێستا ئاگری گرت و سوتا. ئێستا دوکاندارانی بازارەکە وانەی کە دوکانەکانیان سوتاوە هاتوونەتە سەر شەقام و خۆپشاندان دەکەن لە بەرامبەرەوەی کە داوای قەرەبوو دەکەن. ئەوان باز لەوە دەکەن کە تەنها بە قسە بەڵێنیان پێدراوەتەوەکو ئێستا هیچ جۆرە قەرەبوویەک نەکراونەتەوە. لە ئێستادا هاتوونەتە سەر شەقامەکە سایدی ڕۆیشتنیان لێرە داخستووە. بەشێکی زۆری لەو دوکاندارانە هاتوونەتە سەر شەقامەکە و شەقامەکەیان بە تەواوەتی بەڕووی هاتوچۆدا داخستووە و هاتوچۆ پەکی کەوتووە. من ئەمەوێت دیمەنی زیاترتان بۆ بگوازمەوە ئەوەی کە بیندرێت قەرەباڵغیەکی یەکجار زۆر بەهۆی داخستنی ڕێگایەکەوە دروست بووە. بەشێکی زۆری و دوکاندارانەی کە زیانیان بەرکەوتووە هاتوونەتە سەر شەقام و ناڕەزایەتی دەرەبڕنەوەن باز لەوەکەن بۆچی جیاکاری لە نێوان هەولێر و دهۆکدا دەکرێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر قەرەبوو کراونەوە، بەڵام ئەوان هەتاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەوە و تەنها بەڵێنی بێکرداریان پێدراوە. ئەوان لە ئێستادا هاتوونەتە سەر شەقام. قەرەباڵغیەکی یەکجار زۆر لێرە دروست بووە و ئۆتۆمبیلانەی هەنا و سایدێکە گیراوە قەرەباڵغیەکی یەکجار زۆری لێ دروست بووە. ئەوان داوای قەرەبوو دەکەنەوە قەرەبوو بکرێنەوە. مامۆستا یان سڵاوتان لێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم قساکەن. ئەوەی بینن دیارە بەشێکیان ناشیانەوە قسە بکەن، یانی ئەوەی کە هاتوونە تێرە نایانەوە قسە بکەن، بەڵام شەقامەکەیان گرتووە بە تەواوەتی. قەرەباڵغیەکی یەکجار زۆر دروست بووە. دیمەنەکانتان بۆ گوازمەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشێک لە دوکاندارەکان هاتوونەتە سەر شەقام و داوای قەرەبووکردنەوەکەن. من ئەمەوێت هەرچۆنێک بێت یەکێک لەو دوکاندارانەی کە لێرەنا قسەیان لێ وەربگرن کە بۆچی هاتوونەتە سەر شەقام و قسەیان چیە، لە پێناوچی شەقامەکەیان گرتووە. ئەوەی بینن شەقامی 100 مەتری لە شاری هەولێر، ئەو سایدەیە کە بەرامبەر بازاری لەنگەی شاری هەولێرە دیارە ئێستا بەشێک لە دوکاندارانی بازارەکە هاتوونەتە سەر شەقام و شەقامەکەیان گرتووە بە ڕووی هاتوچۆدا و پەکیان خستووە. ئەوان داوای قەرەبووکردنەوە دەکەن و باز لەوە دەکەن هەتاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە، گەرچی بەڵێنیان پێدراوە بەڵام بەڵێنەکان لە چوارچێوەی کاغەزدا ماونەتەوە. من ئەمەوێت قسە لەگەڵ یەکێک لەو کەسانە بکەم کە وەکو نوێنەریانە. مامۆستا یان سڵاو لێبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم. بۆچی شەقامتان گرتووە ئەمڕۆ هاتوونە تێرە؟ وەڵاهی ئەوە خلالی مانگێکە بێت لەنگە سوتایە، هەتا ئێستا تعویزێکی وان نەکراینێتەوە. ئێمە گفتی تعویزمان پێدا لەگەرەوەی کە لە دووهۆکە ئەو چەند ڕۆژە لافایەک دروست بوو جەز بەزێ تعویز ئەوان کرانەوە. ئێمە تێناگەین ئەو جیاکارەی لەبەر چی دەکرێت. ئێستاژ ئێمە داوامان وایە بە زووترین کات دەسەڵات حکومەت حقۆجێی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی حکومەت جوابێکی ئەو خەڵکە بدەنەوە، گفتێکمان پێ بدەن، گفتەکەمان پێ بدەوەی کە تعویزی خەڵکی بکرێتەوە. پێشتر بەڵێنرابوو لەلایەن پارێزگار لەلایەن ئاستی باڵاوە بەڵێنەکان چیان لێ هات؟ وەڵاهی بەڵێنەکان ئێمە پێمان وا بوو دزدی بوون، بەڵێنی ڕسمی نەبوو. ئەوەی کە چاوەڕانمان دەکرد لە سەرۆکی حکومەتەوە لە یەکێک لە دەسەڵاتدارێکەوە گفت بدەی برێکاکە ئەوە تعویزی وان نەکرێتەوە، تا ئێستا بە ڕسمی باسی تعویز نەکراوە لەگەرێمە. دەستان خۆش بێت. ئەمە بینن
داخستنی شەقامەکە بەڕووی شۆفێراندا لەلایەن ئەو شۆفێرانەشەوە کە لێرەنە ناڕەزایەتی لێکەوتۆتەوەوان باز لەوە دەکەن گرتنی شەقامەکە چارەسەر نییە هەرچەندەوان ینی ماوەیە کە شەقامەکەیان داخستۆ بەڕووی شۆفێران و بەتەواوەتی لە هاتوچۆ پەک خراوە داوای قەرەبووکردنەوە دەکەنەوەن باز لەوە دەکەن کە ینی لە نێوانی هەولێر و دوهۆک جیاکاری کراوە و هەولێر سزا دەدرێت بەهۆی ئەوەی کە ئەو دوکاندارانەی کە زیانیان بەرکەوتووە حزبی نینە لەگەڵ حزبانینە بۆ ئەوان قەرەبوو نەکراونەوە لە بەرامبەردا دۆک لە ماوەی 38 کاتژمێردا قەرەبوو کراونەوە من دیمەنەکانتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ دەگوازمەوە لەسەر شاشەی دەستگای ستاندەرەوە شركاك نقوشة شركاك بروشية شركاك والله كنا أخبار اوتومبیلی چه زود راوستا و بوی خوب شد بس مسارك بەهۆی ئەو شەقام داخستنەکە لەلایەن شۆفێرانەوە شەقامەکان داخراوە ئاستەنگیەکی یەکجار زۆری هاتوچۆ دروست بووە قەرەباڵقێکی زۆری هاتوچۆ دروست بووە دیارە هەرچۆنێک بێ بە گفتوگۆ ئەوەی کە شۆفێران گفتوگویان لەگەڵ دوکانداران کرد لەگەڵ خاوەن دوکانەکان کرد هەرچۆنێک بێ ڕازیان کردن بەوەی کە شەقامەکە بکەنەوە ئێستا ئەوەی کە ئایبینن کردنەوەی شەقامەکەیە بەڕووی شۆفێراندا دوای ماوەیەک لە گرتنی هەرچۆنێک بێت شەقامەکە بەڕووی شۆفێرانداکرایەوە گفتوگۆیەکی زۆر لەگەڵ دوکاندار و ئەو کەسانە کرا کە لێرە گیر ببوونەوە لە 2000دا بە